مامۆستایی بەخوا شتێکە زۆر لە مێشکما گیر بووە و مناڵش بوومەکە ئەو قسەیەم کردووە. مناڵ بووی یعنی چۆن؟ زۆر مناڵ بوومە 2016 بە خوارەوە. آخر مەبەستم لە 16 ساڵان بەخوارەوە بۆ نمونە کفرکردن تۆ بەس ئەستەغفیرڵڵا یعنی بۆ نمونە خۆ پەنامەمدە ئینشاڵڵا. بەخوا مامۆستا تووڕەش نەبووە، من نامێت درۆ لەگەڵا بکەم، ئەمێ ڕاست و ڕەوان لەگەڵ تا قسەکرد بەرامبەر بکەم. یعنی بێ ئەقڵ بوومە و مناڵ بوومە بەخوا ئەقڵم لەسەری ناشکا. بێ الحەمدوللا مادام کاتێ بۆ ئاوا بووە ئێستا لەخوا بەزای عاقڵی لەخوا بەزیا بێ ئێستا تۆبە بکە و داوا بکە خوا لێت خۆش بێ و یعنی هەبووە دەستی لە خوێنی سەحابەیە بووە، بەڵام کە تۆبەی کردە و گەڕاوەتەوە بەلای خواخوالەی خۆشە بێ خوای تەعالا لە هەموو گوناحی خۆشە بێ ئەگەر ئینسان تۆبەیەکی ڕاستەقینە بکا و بگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار. نابین و خوای گەورە لە من خۆش بێت. نا ئەزانی بۆ مامۆستا لەو ڕۆژەوەی کە ئەو شتم کردووە شتی ناخۆش زۆر بە سەرمادێت. مناڵێکم بوو کوڕێکم ئێستا سەقەت دەرچوو، یعنی شتی ناخۆشم زۆر بەسەر ڕاستەکەی بەڵام تۆبەیەکی ڕاستەقینم کە ئەگەر خوات ئیمتحان تاقیت کاتەوە ئەو مەوزوعێکی ترەخوا گشتمان تاقیە کاتەوە. ئەی برا من نازانم ناو جەنابەت چێ و زەروریش نەبزانم. من لە ژیانما لە کاتی مناڵیشما و لە کاتی سواز بۆ خوای پەروەردگاریش 40 ساڵیشە ئێمە ئەم ڕێگای قورئان و دین و شریعەتمان گرتوتە بەر و پێشاش کە مناڵ بووینە حتا وەکو 15 ساڵانیش و 14-15 ساڵان کە ئینسان مناڵە یعنی بە فەزلی خوای پەروەردگار طبعا ئەو ئازایی ئێمە ئینتیانیە یعنی فەزلی خوایە و بەس یعنی کە خوایەکی مۆفەق نەکات و ناتوانانی یعنی بەڵام لەو کاتەوە تا ئێستا سواز بۆ خوا هزار جار سواز بۆ خوای پەروەردگار دووبارەیەکەمە الحەمدوللا کەلیمەیەکی ناشکر ناتەتە دەممانە. بەڵام لەگەڵ ئەوەیشا خوا تاقی کردوینەتەوە لە جاتی نوقسانێ نەجاتی مناڵێکی نوقسان خوای تەعالا ئەوەنە باری داوەتە سەرمانە سواز بۆ ئەڵڵا مەرج نییە خوای تەعالا ئیمتحانت کا بارێک باتە سەرتا خۆشتی نەوێ یا مەسەرەن تووڕە بێ لێت نا بە پێچوانەوە جاری وا هەیە ئەوە تاقیکردنەوەیە کە بۆی پلت بەرز بێ. من 4 مناڵم کە ڕوولاڵن ڕوو دوو کچ و هەر یەکیشی ژنم بۆیان هێناو دایانمەتە شوو ئێستا بوونەتە 8 یعنی من بە زاوا و بەبووکەوە لەم عایلەکەمە کە دانشین تەنها من و دایکیان جاری وا هەیە ساغین ئەو باقی گشتی کەڕوولاڵە ماشەڵڵا. یعنی خوای تەعالا دنیای بۆ تاقیکردنەوە دانا یعنی ئەم زەویە کە ئێمە لەسەری ئەژین شوێنی حەسانەوە نییە بۆ هیچ کەسێک یعنی هیچ کەسێک لەسەر ئەم زەویە بەقائی نییە الباقی بەس ئەڵڵایە بۆیە هەمومان تاقیەکرێنەوە. ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات هەر هەموو ئەمانە تاقیەکرینەوە بە کەس مردن بە دۆست مردن بە فەقیری بە هەژاری ئەنواع و ئەشکال تاقیکردنەوە خوای تەعالا تاقیمانەکاتەوە ئەمجا ئەفەرمێ وبەشری الصابرین مژدە بە ئەو کەسانە کە سەبرەگرن تحملەکەن. من پیاوێک ئەناسم لە ساڵی 81ەوە 81 بۆ ئێستا 44 ساڵە خەریکە پێ ئەناتە 45. ئەم پیاوە لە شەڕی ئێران و عێراقا فیشەکێک دایە لە پشتی کڕکڕەی پشتی یعنی خواری ملی هەموو گیانی لە حرەکە کەوتووە. من ئەیناسم لە 81ەوە لەو کاتەوە کە ئاو حاڵەی بەسەراتۆ زۆر ملتەزمە بەدینەوە زۆر ملتەزمە بەدینەوە ئەوەنە ساڵە 44 ساڵە ئەم پیاوە من بەردەوام کەم تا زۆر هاتوچۆیم کردووە ئەیناسم هیچ شوێنێکی ئیش ناکە ئیلا سەری نەبێ لەیرەوە بەسەرەوە ئیشەکە خوارەوە هیچی ئیش ناکە هەر هەمووی مردووە یعنی مردووە یعنی هینی تایە مەسەن حیاتی تایە بەڵام جوولەی تیانە و یەک نوێژی نەڕۆیشتووە بەڵکو ڕوقیە بۆ خەڵکە خوێنێ بەڵکو دەرسی قورئانە داتەوە بەڵکو نەسیحەتی خەڵکەکە. ئێمە بە مەلایەتی خۆمان و بە داعوە و بە مانگەواز و چەنەها داعی و بانخوازی ئەم کوردستانە هاتنۆتە خزمەتی و نەسیحەتیانەکە ئامۆژگاریانەکە
فەزلی خوای پەروەردگارە ئەخوا مامۆستای گەورە ئەو بارانە خوای داتە سەر خۆشەویستانی خۆیان تۆشیش بێتاقەت مەبە مەرج نییە تو تەوبەت کردبێ ینی ڕاستە ئەوەی پێشووتر ڕۆیشتووە ئەوە ڕۆیشت و ڕۆیشتاو بەڵام ئێستا هەوڵ بدە بگەڕێرەوە بۆ لای خوای پەروەردگار هەوڵ بدە ئیسلاحی خۆت بکە هەوڵ بدە ئیمانی خۆت قایم کە هەوڵ بدە گەڕانەوەیەکی ڕاستەقینە بگەڕێرە بۆ لای خوای تەعالا و ئەو تاقیکردنەوانش کە خوا تاقی دەکاتەوە بە دڵێکی بەرفراوان وەریگرە بە سەبر و ئارامی بڕۆ پێشوازی بکە ئینشاڵڵا پلەپایەت زۆر زۆر بەرزە لای خوای پەروەردگار ئیترەوە شەیتانە بێتاقەت دەکا ئەڵێ تو کاتی خۆی وات کردووە کاتی خۆی وات کردو تو کاتێ بووە نەفام بووی تێنەگەیشتوو بووی حاڵەتێک بووە زروفێکی تر بووە ئێستا تو تێگەیشتووی فامیدەی عاقڵی ژیری تۆبەی ڕاستەقینەت کردووە ئەتەوێت بۆ خوا بسوڵحەی ئەمە فەرقی زۆر زۆرە بەخوای گەورە مامۆستا ئەنجە باش شتێکت تێبگێنم خزمەتتەوە پاشەر نابێ موسڵمان نابێ ڕاستی نەڵێ من خۆم بە موسڵمان زانم لەخوا بە زیاد بێ باشە مامۆستا بەخوای گەورە یعنی لەوەتی ئەشتم بەسەرات و ئەو قسانم کردووە باشە بەخوای گەورە مامۆستا نوێژ ناکەم ینی ئەمە نوێژ بکەم بەس نازانم وەک شتێک بمگرێ بڵێ مەیکە غەڵەتی زۆر زۆر غەڵەتی زۆر زۆر هەژیانم زۆر تێک چووە تۆ لەم دەقەوە هەر ئێستا بڕۆ غوسلێکی جوان بکە دەستنوێژێکی باش بگرە و بڕیار بدە بڵێ خوایە لەبەر خاتری تۆ من ئەوە تۆبەیەکی ڕاستەقینە ئەەکەم نوێژی عیشاکەت با نەفەوتێ بڕۆ نوێژی عیشا بکە بەیانیان نوێژەکەت بە ڕێک و پێکی بکە بگەڕێرەوە بۆ لای خوای پەروەردگار ئینشاءالله خوای تەعالا سەربەرزەکە خوای تەعالا ڕەحم بە ماڵ و مناڵتەکە خۆشت ئینشاءالله ئەم خەم و خەفەتەی کە لە دڵتایە هیچی نامێنێ بەخوای گەورە مامۆستاکە ئەمە نوێشکەم یەکەم سەر وەک وێ شتێک بێ ئەو شتە بێت تۆ پێش چاوم کە پێشتە کردومە زۆر برا من باسی سەحابەم بۆت کرد ئەڵێم سەحابە هەیە یعنی خراپەی کردووە سەحابە هەیە زوڵمی کردووە سەحابە هەیە چی کردووە کفری کردووە بتی پەرستووە بەڵام کە تۆ بە ئەکا ئەتێت تۆ سەر ڕێگا و دەسەکاتە نوێژ و دەسەکاتە دینداری و بڕیارەدا چاکەکار بێ ئیخوای تەعالا ڕەحمی پێکە خوای تەعالا پلەپایە بەرزەکاتەوە ئیکا بە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەسەوورەکەی کابرایەکە بوو مامی پێغەمبەری کوشت حەمزە شێری ئیسلامی شەهید کرد شێری ئیسلامی شەهید کرد بەڵام ئەم کابرایە دوای ئەوە تۆبە ئەکات و پەشیمان ئەبێتەوە گەڕێتەوە بۆ لای خوای تەعالا لێی خۆشە بێ و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خوای تەعالا بە دوو کەس پێکەنێ یەکێکیان ئەوی تریان ئەکوژن و هەردیانیشەوە ئەڕۆ یەک ڕۆنە بەهەشتۆ تو سێرەمەکە یعنی زۆر سێرە زۆر یعنی دوو کەس یەکێکیان ئەوی تریانی کوشتووە یعنی وەحشی حەمزەی کوشتووە حەمزە شێری خوا بوو بەڵام وەحشی کوشتی کە کوشتی دوای ئەوە وەحشی تۆبە ئەکا پەشیمان ئەبێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ وەحشی و حەمزە بە یەک وەچنە باشتۆ سیرکە زۆر گرنگە ئەمە ئومێد مەبە ئینشاءالله و خۆت قایم کە و بڕیار بدە لەم دەقە بەدواوە پەیمان بدە لە خوای پەروەردگار کە ژیانی خۆت بگۆڕی و خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ يا عبادي الذين أسرفوا على أنفسهم أم آياتها الأليبو تو هاتوا أي أو بندانم كزور جناحان كردوا حتى أخوي جورا فرمي إسراف ينكروا لجناح يعني زور زيادة الربيع ينكروا لجناحها أفرمي لا تقنطوا من رحمة الله بأميد ما بن لرحمة أخوي پروردگار إن الله يغفر الذنوب جميعا أخوي تعالى لا هر شي جناح يخوش به هیچ گوناحی نییە خوا لێ خۆش نەبێ ئەگەر تو تۆبەی لێ بکەی هیچ گوناحی نییە تامامە بەخوا من قورئان خوێنش بووم ئێستا زانم قورئانش بخوێنم بەخوای گەورە 2 ساڵاوە قورئانە لە ماڵی منە نەم کردوتەوە خۆ قورئان خوێنش بوومە پێشتر بەخوا چۆ نابێ مامۆستا زۆر بێ مناڵم ئاخر غەڵەتی ترش بە برای خۆم بڵێم بە لا إله إلا الله یەک کەلیمەی ناڕاست نییە لای من نەخوا بەزێ بێ من ڕاست و ڕەوان
دەستم ئاوایە بەخوا دڵم زۆر باگە مامەسا دەی دڵت پاکە تۆبەیەکی پاک بکە هیچ مەگەڕەوە هیچ ئەوەی ڕۆی نەت بیستوە باسی ئەو کابرایەت نەبیستوە کە 100 کەسی کوشتووە نەت بیستووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەم کابرایە زۆر خراپ بوو زۆر خراپ بوو 99 کەسی کوشت بوو 99 کەسی کوشت بوو لە یەک ناکایە هەستی کرد زەمیری هاتە جۆشکەوە ئەم غەڵەتێ زۆر گەورەی کردووە بێت تۆبە بکە ئەبێ پەشیمان ببێتەوە بۆیە ئەچێت پرسیارەکە لە خەڵک ئەڵێ کاکە کێ هەیە شارەزایی لە دین هەبێ ڕێگام پێ پیشاندن با کەسێک شارەزایی لە دین هەبێ من ئەمەیە تۆبە بکەم وتیان بڕۆ بەلای فلانە کەس ئەمە کابرایەکە لە ئەشکەوتێکە لێ بڕا خەریک عیبادەتە بچۆ بۆ لای ئەو کەسە پرسیارەکەت بکە لێ ئێزانێ ئەمیش ئەچێ بۆ لای کابرایەک خەریک عیبادەتە بەڵام علمی نییە لە دینە شارەزایی نییە لە دینە بەس عیبادەتەکە ئەچێ بۆ لای پرسیاری لێکە ئەڵێ کابرایەک ئەگەر 100 کەسی 99 کەسی کوشت بێ کابرایەک ئەگەر 99 کەسی کوشت بێ خوا لێی خۆشە بێ ئەگەر تۆبە بکە ئەم کابرایە شارەزایی زۆر لە دین نییە چۆنی سە تۆ بێ ئومێد بووی یعنی ئاوا کابرایەکی یعنی قەنەعەتی وایە کەسێ گوناح بکات یعنی ئیتر خوا لێی خۆش نابێ کورەوتی دەرچۆ دەرەوە باوکە ڕۆ کابرا لە مێرولەیەک خۆیە پاراست ئیستا تۆ کابرا زەلامی هاتۆتە ناو شوێنی عیبادەتەکەیەوە 99 کەسی کوشتووە و پاڵ دەری کردە دەرەوە زۆر تووڕە بوو لێی ئەمیش غێر عەسەبیە تەبیعەتی عەسەبیە کەسێکی توندڕەوە خنجێرێکی پێ بوو کردێ زگە ئەمیشی کوشت دایە سەرا باوکە ئەی هاوار من چی بکەم و من ویستم تەوبە بکەم ئیسا بارێکی قورسریشم لەسەر دروست بوو پرسیارەکات کاکە ڕێم پێ پیشاندن عالمێکم پێ پیشاندن ئەمجا پێی پیشاندن ئاڵێن عالمێکا لە فلان شار بڕۆ بۆ ئەوێ زۆر شارەزایە لە دینە کاتی ئەچێ بۆ لای ئەو پرسیاری لێکە ئەڵێ حاڵێکی وایە من 100 کەسم کوشتووە خوا لێم خۆشە بێ یا لێم خۆش نابێ ئەمەیە تۆبە بکەم دڵم و زەمیرم زۆر نامورتاحە زۆر بێتاقەتم بوونە مامەسە بێتاقەتمان کردی خەجاڵەتم ئەڵێ من 100 کەسم کوشتووە ئەمەیە تۆبە بکەم خوا لێم خۆشە بێ ئەم پیاوە زانە و عالمە زۆر خواناسە هەم عالم شەو شارەزایشە لە دینە فەرمووی کی هەیە بتوانێت دەرگای تەوبە داخا لە کەسێ بێوێت تەوبە بکە کەس ناتوانێت دەرگا داخا خوای تەعالا دەرگای کردووەتەوە بۆ هەموو کەسێ تەوبە بکە و خوا لێت خۆشە بێ بەڵام تو ماڵتان لەکوێیە وتی ماڵەما لە فلان شار وتی ئەو شارە خەڵکی خراپەکاری زۆر تایە ئەگەر تەوبەیش بکەی هاوڕێتی ئەوانە بکەی خراپە بیتەوە دوای هەم دەسەکەیتە خراپەکاری بڕۆ ئەبۆ ئەو شارە شارێکی چاکە خەڵکێکی باشی تایە بچۆ لەگەڵ ئەوانە دیندارەتی بکە ئەتوانی دیندارێتەکەت بۆیتە سەر تۆبەکەت بۆیتە سەر کاتی ئەوێ بچێ بۆ لای ئەوان بار و شتی خۆی پێچێتەوە ئەکەوێتە ڕێ بڕا بۆ ئەو شارە بەڵامی تر خوا قەدەری هاورد دێت لە ڕێگا کابرا وەفاتی کرد ئەم کابرایە وەفاتی کرد و مرد پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دوو جۆر مەلائیکە هەیە بۆ گیان کێشان تۆ بەلای خوای تەعالا حەقی ئێمەیە کە گیانی بکێشین مەلائیکەی ئەوانەی کە خراپەکار گیانی خراپەکار ئەکێشن وتیان ئاخرم کابرایە 100 کەسی کوشتووە ئەم کابرایە ئەوەنە گوناحبارە ئەوەنە تاوانبارە ئیتر هیچ مەجالیتیان نەماوە خوای تەعالا مەلائیکەیەک ئەنێرێتە بینیان ئەبێ بە حەکەم لە بینی ئەم دوو جۆر مەلائیکە بڕیار ئەدا ئەڵێ کاکە بێن حەسابی کەن لەو شوێن شارەوە لە شارە خراپەکەەوە کە دەرچوە تا ئەو شوێنەی کە تیان مردووە حەسابی کەن و لە شارە چاکەکەیشەوە تا ئەو شوێنە تیان مردووە حەسابی کەن لە کامیان و نزیک بێ ئەوە هی ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەم کابرایە لە شارە خراپەکەەوە نزیک بوو یعنی ترەوە قەرارە
ئەگەر حسابەکە وابێ ئەبێ بکەوێتە بەر ئەم لا بەڵام فەرمی خوای تەعالا زەویەکەی بۆ کێشێتەوە زەویەکەی بۆ ئەکێشێتەوە تاوەکو لە شارە چاکەکەەوە نزیک بێتەوە چونکە تەوبەی ڕاستەقینەی کردووە ئینسان تەوبە بکە خوا لێی خۆشە بێت تەواو هەرچی کردی بێ خوای تەعالا لێی خۆشە بێ خوای تەعالا دەرگای تەوبەی کردوتەوە بە شەو بۆ ئەو کەسانەی بە ڕۆژ گوناحیان کردووە تا بە شەو تەوبە بکەن خوای تەعالا دەرگای تەوبەی کردوتەوە بە ڕۆژ بۆ ئەوانەی بە شەو گوناحیان کردووە تا خوای تەعالا لیان خۆش بێ و تەوبە بکەن کەس نییە دەرگای تەوبە داخە برا ئازیزەکەم برا شیرینەکەم بۆیە بڕیار بدە بگەڕێرەوە لای خوا کی ئەڵێ مردن کی ئەڵێ تۆ ئەم شەو نامری چەند خۆشە ئەم شەو ئەگەر گەڕایتەوە بەلای خوای پەروەردگار بە نوێژی عیشاوە گەڕابێتەوە بەلای خوای پەروەردگار بەڵام ئەگەر خوا پەنامان بدە و خوای تەعالا تەمەنت درێژکات لە چاکەکاریە ئەگەر مردی و نوێژی عیشایشت نەکردبێ مامۆستاگیان دڵی تۆ زۆر ئازکردیەکەم شت گەردنی من ئاساکە دووەم ئێستا ئەوڕۆم تۆبەیەکی نووسحەکەم و نوێشتەکەمەکەم لەسەر دەستی تۆ ئینشاءالله خۆی گەورەش هیدایەتمەدە زۆر زۆر پێخۆشحاڵم کەواتە ئەوەنەی دنیاە پێخۆشحاڵم ئینشاءالله تۆ ڕاستەقینە ئەبێ ئینشاءالله بە خزمەتی شتەگەم ومێدەوارم ئینشاءالله تۆبەکەت بە جوانی بردوێتە سەر وەکە بگەیتە منیش بڵێ مامۆسا ئەوە تۆبەکەم بە جوانی بردوە سەر وعد بێت ئەجێ بگەێن ئینشاءالله وەڵای لەرز بە لەشمادە مامۆستا منیش وعد بێ دوعای خێرت بۆ بکەم ئینشاءالله قوربانم دەستە ماسەکە مامۆستاگیان وەڵای لەرز بە لەشمادێ بەخۆ خوای گەورە بتپارێز یا ڕەبی براشترینەکە سەربەری دنیا و قیامەت یا ڕەبی تەعالا ئیقامەت پێ ببەخشێ لەسەر ڕێگا ڕاستەکەی لەسەر ڕێگا جوانەکەی خوای تەعالا تەوبەکەت قبوڵ بکە خوای تەعالا بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمت پێ بکە ڕەحم بە ماڵ و مناڵیشت بکە ڕەحم بەو مناڵە نوقسان ماوە مناڵە نوقسانەکەت ئەرە وەڵا لەخوا بزە ماوە ئەی گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی ڕەحمی پێ بکە خوای تەعالا ئارامیتان پێ ببەخشێ خوای تەعالا مناڵی ساڵحان و ڕێک و پێکتان پێ ببەخشێ خوای تەعالا بەرەکەتی ئەرز و ئاسمانتان بەسەرا ببارێنێ برای ئازیزم برای شیرینم مامۆستا با من تاخیر نەکەم و با منش بڕۆم الله دێ ڕازی خۆم بەجێ بگەێنم ئینشاءالله الله دێ ڕازی فۆڵۆشم کردووی بە ڕێزی مامۆستاگیان خەمە سەر سەرم احترامە هەیە هەردوو چاوی منی با بڕۆم با تاخیری نەکەم قوربانە فەرموو خوای گەورە لە قوربانە الله لەگەڵا بێ الله لەگەڵا بێ قوربانە